هەژاری موکریانی بەردەوام ئەبێ لەسەر گەڕانەوەی بەسەرهاتی ژیانی خۆی لەوەی کاتێک کە لە ئێرانەوە دەیویست بێتە عێراق و بە دوای گوندی ئەنجێنەدا دەگەڕا. لەو کاتەدا کە لە چۆمێک دەپەڕێتەوە چۆمەکە هەمووی بەستوێتی و ساردێکی زۆر کاری تێکردوون هاوڵەکانی بانگی لێەکەن. ئێمە بە کاڵە و گۆریەوە دەپەڕینەوە تۆ ئاگرێکمان بۆ هەڵکە. هەژار دەڵێت هێندێک وشکەڵ و پوشم لە قسنەک هێنا و ئاگرمدا قاچی نیوە سەرما بردووی سێبەش قەڵاشت و جاوەرە ژان بکە کەوتی نەڕێ لە بەربەفری ئەڕێدیار نییە بە شوێن بەرازاندا دەچوین بەسەر کوخێکدا کەوتین تەنیا ماڵا بە بەند لێنێکەوە کۆشک و خوشک و برایەکی لێ دەژیا زۆریان بەخێر هێناین مێوژ و گوێز و هەنجیریان دەپێش کردین. کوڕاکە دەیگوت خەونم دیتبوو ترێسپیل کەم دەخوارد زانیم ئەو بەفرە قورسە دەبارێ ئەگەر دەخەودا ترێ ڕەشکە بخۆم باران دەبارێ. هەموو ژیانیان ڕازێک بوو لە بناری گوندی وەرچەک و لە دنیا تەریک بووبوون. بەیانی ئاوا بووینە دێوی عێراق نەفەسێکی ئاسوودەم هەڵکێشا ئۆخەی لە بەرحوکمی عەجەم خەلاص بووم. پاش نوێژی شێوانەیەک بە بزنەگەلەوە ڕۆمانکردە گوندێک بێورە یان بێوران یان پێدەگوت حەشر و حەلەلا بوو دیار بوو شێواوە. ژنێ گوتی زوو بڕۆن لێرە مەمێنن هاواری سەر و ماڵە تازە بۆ کوێ بچین. بزنمان کردنە حەسارێک و چوینە مزگەوت لە خەڵکی گوند جمەی دەهات. مەلایەکیش بە ناوی مەلا عەزیز بەدەنگی بەرز دەیگو من ماڵی خۆم ڕاگوێستووە ئێوەش هەڵێن هەتا نەکوژراون و تاڵان نەکراون و خانوەکانتان نەسووتێنراوە. کەس هۆشی ئەوەی نەبوو جوابی سڵاومان بسەنێتەوە. مەسەلە چییە؟ پرسیمان. وتیان شێخ لەتیف دەگەڵ پشدەری شەڕێتی گوندی تونتومانی سووتاندووە. ئەم گوندە سەر بە شێخ لەتیفە ئەم شەو پشدەری لە تۆڵەدا دەیسووتێن و تاڵانیەکەن. جارجار تڕوتۆ بەکاردێ دەمزانی ئەگەر ئەوان بە قسەی مەلا بکەن ئێمە سەرمان بێکڵاو دەمێنێ. قسەم لە دەمی مەلا قۆستەوە وتم برا بۆ شکایەتی پۆلیس ناکەن. وتیان شکاتمان کردووە ناوێرن بە شەو بێنە هاوارمان. پێم وتن بۆ خۆتان چەکتان هەیە کەوت نەبژاردن. بەڵێ 13 تفەنگ و 400 فیشەکمان هەیە. منیش وتم برام کەس نەڕوا بچن دوو ئاگر لە دەوری دێ بکەنەوە و خۆتان لەبەری دانیشن. دەستە کێشک لە دێ بگرن و تا سەرماتان بوو وەرنە بەر ئاگری مزگەوت و دەستە بگۆڕن هەتا هێرش بەر نەیەنە بەر سێرەی تفەنگ تەقەیان لێ مەکەن. ئەم شەو بەو 400 فیشەکە ئەتوانن خۆ بپارێزن. ئەگەر تەنگانەشتان بۆ هات ئەوە من حازرم 100 پشدەریتان بۆ بکوژم. بوو بە هەرە وتیان مەلا عەزیزی خوێڕی تۆ کێوە دەچی بچۆ ئەو کوڕە جەهێڵە گەورەمان بێ و بە قسەی ئەو دەکەین. سرت نێشێنم تەواوی شەو لە ناو لێفەی زۆری مزگەوتا خەوتین و کەس نەهات بۆ پشدەری کوشتن بانگم کە. بەیانی کابرایەک بردینیە ماڵە خۆی. ژنان شانیان ماز دەکردم کە ئەگەر تۆی وە ئازا و ڕەشید نەبای ماڵوێران دەبووین. بۆ یەکەم جار پڵاو ساوارێکمان خوارد کە تا ئێستاش لە بنددانمدایە. هاوار چی لەشکری شێخ لەتیف گەینە گوند و بەجێمان هێشت و بۆ ئێوارە گەینە کەناروێ کە ماڵی هەردووک هاواڵەکەم لێوێ بوون. شەو لە ماڵی هاواڵێکی چۆدارم میوان بووم. خەسوویەکی پیری زۆر ناحەزی هەبوو. لی پرسیم کاکە مەلا ڕاستە دەڵێن کەسێک دڵی جیرانان بێشێنێ لە قەبرا دەبێتە مەیمون؟ وتم نادایە خوددا دوو جار کەس ناکاتە مەیمون. ژنی کابرا جەحێڵ و جوان بوو. نازانم لە خۆشی هاتنەوەی مێردەکەی بوو یان کەیفی بە من دەهات. تەواو دەردۆنگی کردم. هەرچەند جێگەش هەبوو لێفەم برد و چوومە مزگەوت کە لە بەڵا بەدوور بم. سبەی ئەو ڕۆژە بە تەنیا ملی ڕێمداگرت. لە ڕێگە تووشم بوو بە تووشی دوو پۆلیسی کوردی عێراقیەوە. دەمویست خۆم وەک خەڵکی وڵات نیشاندم. وتم مانگوو نەبن. لیان پرسیم شوێندەری؟ وتم خەڵکی کەناروێم. پۆلیسێکیان پێکەنی. گوتی دیارە خەڵکی ئێرانی بڕۆ کارمان پێت نییە بەڵام مەڵێم مانگوو نەبن. سەیری دەڵێ گەیشتمە قاوەخانەی ئەزمە. 6 چام لەسەرێک خواردەوە. کابرایەکی قوڵەخڕەی میوان لێی پرسیم چکارەی؟ قاوەچی شانی گرت و فڕێدایە دەرێک. گوتی حەقت چییە لە مشتری من دەپرسی؟ پۆلی ئێرانیم بۆ دەرێنا. 5 قرانیەکی هەڵگرت لە گۆیژە سەرکەوتم. تووشی کاروانێک بووم دەچوونە سلەیمانی. لە نێو قساندا تاریفی ئەسپەڕەشی شێخ لەتیف بوو کە زۆریان مبالەغەت تێدا دەکرد. پیاوی سادە و دەشتەکی دەسەڵاتداران زۆر لەوە زیاتر دەبینن کە هەن. تەنانەت باز گەیشتە ئەوە کە تاژیەکانی شێخ لەتیف نیوەڕۆژ و شێوان هەر پڵاو و گۆشتە. تەنانەت باز گەیشتە ئەوە کە تاژیەکانی شێخ لەتیف نیوەڕۆژ و شیویان هەر پڵاو و گۆشتە. هێندێک دەیانگو بریا تاژی شێخ بووینایە. ئێوارە درەنگەی مەناو شار. لە دڵدا بڕیارمدا بوو بچمە حوجرەی مزگەوتی گەورە و ببمەوە فەقێ. بەڵام دەمزانی لەوێ ئیستراحەت ناکەم. زۆر ماندوو بووم. 9 ڕۆژ بوو بەو هەموو دەردەوە بەڕێوە بووم و لە حەبسی شەوە هەڵاتە بووم.
با ئەم شەو بچمە مسافرخانە. لە کابرایەکەم پرسی مسافرخانە لەکوێیە؟ بانگی کرد مەلاوە گوتی بڵێ هوتێل. مسافرخانە قاچاغە. بردمی و لە دوور هوتێلێکی نیشاندام. بردیانمە وەتاغێکی دوو تەختی، کەسی تریش نەبوو، سەرما بوو. وتم ئاگر، وتیان نیمانە. ئەگەر خۆت خەڵوز بکڕی بۆ دەگەشێنینەوە. بە خەڵوز خۆم گەرم کردەوە. شەو میوانێکی تر بۆ تەختی دووهەم هات. لاوێکی بێمووی جوان چاکی 16 و 17 ساڵە. لاوێکی بێمووی جوان چاکی 16 و 17 ساڵە بە تفەنگ و فیشەکدانەوە. هەرکەزانی مەلام هەڵی پێچام نوشتەی بۆ بنووسم کیژێک حەزی لێ بکە. تێم گەیان کە من لەو مەلایانە نیم. شەو دەتمەنیەکی ئێرانیم دا بە خاوەن هوتێل، 4 پەنجای دامی و چوومە قاوەخانە. هەر پەنجایەکانم هەڵگێڕ و وەرگێردەکرد و دەمخوێننەوە و زۆرم پێسەیر بوو. نەشن دەزانی بەرامبەر بە چەند پۆڵی ئێرانە. خەیاڵات بردبوومیەوە. هەیاران لە بۆکان بیستمان کە شاری پێنجوێن بابوو مەلەرزە وێران بووە. کابرایەکی شاعری پێنجوێنی بەناوی موفتی کە جارێک لە بۆکان لە کاتی نەخۆشیمدا سەری داوم، تۆ بڵێ لێرە نەبێ دەیسا چۆن بوێرم و لە کێ بپرسم. دوو کەس لە نزیک من تەختەیان دەکرد. بانوزەیەکەوە لە یەکیانم پرسی تۆ موفتی تووتنچی دەناسی؟ گوتی نا، نایناسم. ئەوی تر گوتی کوڕا و کابرای لە جادەی تازە دوکانی هەیە بۆ چیتە؟ منیش وتم بۆ هیچ، هەر پرسییم. دەڵێن خنکا و پەلاماری پوشش دەدا. من کە ئاوارەیەکم لەم شارەدا کەس ناناسم، ئەمەش هەر باشە دەیدۆزمەوە. شەو هاوڵەکەی هاوتاغم گوتی سبەی سەعات 5 دەسمە حەمام. تۆ نایی؟ منیش وتم ئای دەخیلت بم، بەجەم مەهێڵە. بەیانی هەر تاریکان بۆ چوینە حەمام. لاوەکە دەیگوت کوڕە ئاغام لە بازیان. وتی مەلاوەرە پشتم شۆ. وتم تۆش پشتی من دەشۆی؟ وتی نا، چ حەدت هەیە؟ وتم من ڕایەتی بازیان نیم، هەر کەسە کوڕی بابی خۆی. بەس کە ئاغا دیار بوو دڵی ئێشا بوو. بەر لە من لە حەمام دەرچوو بوو. تاو هەڵنەهات بوو لە حەمام دەرچووم. لەسەر دوکانێکم خوێندەوە گەلاوێش. لە چاخانە مامەوە تا دوکان کراونەوە. چوومە گەلاوێش. پرسییم دوکانی موفتی تووتنچی لەکوێیە؟ کابرا بە ترسێکەوە دەستی بەدەمیەوە گرت. یانی دەنگ مەکە، تاو ترسام. مشتریەک لێ بوو دەرچوو. خاوەن دوکان گوتی وەرە. زۆر لە دوورەوە وتی ئەوە جادەی تازەیە و گەڕایەوە. پێدا چووم تووشی موفتی بووم کە ناوی چکۆڵەی مەلاکەریم بوو. لەسەر دوکانێکی ڕووتەکە دانیشتە بوو. هەر سڵاوم کرد بە گەرمی بەخێرهاتنی کردم. دەستی پێکرد. دەی چۆنی؟ چاکی شکر، ماڵ و منداڵ چۆنن؟ وتم هەموو لایەک بەکەیفن. وتی فرۆشتت، شکر خێرت کرد. دەی سەر چاوم هاتی. زۆری ڕست. وتم وا دیارە ئەوە کڵێشەی دوکاندارە بۆ هەموو مشتریەکی دەڵێن. دەزانم نامناسی. گوتی ڕاست دەکەی. دەتۆی کێی؟ وتم من هەژارم. دەستی کردە گریان و فرمێسکی دابارین. بریا خوێر بام و نەمدی با شۆڕشتێک چووە. منیش وتم ئەم گریانی پێ ناوێ، ئێستا من چ بکەم؟ چۆن کەس نامناسێ؟ وتی من ماڵوێرانی بوومەلەرزەم. دوو مناڵم هەن سەر و پێچکە. ژنەکەم 6 ساڵە فلیجە و بەدەست ئەمدی و ئەو دیوی پێدەکەین. تاقە ژوورێکی بن ئەرزی تاریک و شەدارم بەکرێگرتووە. ڕۆژانە بە 1000 زەحمەت نانی وشک و چای لەم دوکانم پێیا دەکەم. لە مێرولەش بێدەسەڵاتترم. من ناتوانم بتهاوێنمەوە. لێم گەڕێ باسی تۆ بۆ برادرێک بکەم. وتم ئای نەکەی، نامەوێت کەسی دیکە بزانێ. دەوڵەت پێم دەزانێ و دەمداتەوە بە ئێران. وتی نا، خاترجەم بە ئەو برادرە 100 جار تواوەتەوە ساف کراوە تا تەواو بووەتە کوردێکی تەواو ئایار و بێعیب. وای کرد کە ملمدا بەو بڵێ. موفتی شاعیر ڕۆیشت و زوهاتەوە. زۆری پێنەچ و کابرایەکی درێژی ڕانک و چۆخە پڕپینەی عینەکی ئەستور لە چاوی ڕێش و سمێڵ تاشراوی تەمەن بەناودا چوو پەیدا بوو. نەسەلام و نەکەلام هەل لە ڕێوە پێیگوتم ئای ئای لەو پشتیان دەگرێچنە، مەلا دەڵێن هەر گرێکی شەیتانێکی تێدایە. ئەو مێزەرە سپیە ڕێشودارە چییە؟ تێڕیم. گوتم بەخوا و کابرایە شێتە. دانیشت و گوتی هەژار نایەوێ خۆت کزکەی. من چەند جارم وەک تۆ بەسەر هات، دروستمان کرد و لێمان ڕووخایەوە. ئێستاش ناهومێد و دڵسارد نیم. موفتی لە پێشدا پێیگوتم ناوی میرزا ڕەحمانی بانەیە و
بە مام میرزا دەیدوان وتی هەستە با بڕۆین لە ڕێگە لێڕوانیم وتی ڕەنگت زەردە وا دیارە برسیت وتم نەخێر برسی نیم وتی دەیدرۆ مەکە زۆرت برسیە بردمێ کەبابخانە تێری کردم پێیوتم شەو لەکوێ بووی چیان لێساندی چووینە هوتێلەکە بەگشت خاوەن هوتێل داهات کە پێیوت تۆ چۆن دەست بڕێکی 450 لە باتی 10 تمەن دەدەی لە حسابدا دەرکەوت کە بەچکە ئاغا پۆڵی نەدا و لەسەر من حساب کراوە کاتێک لە دەفتەرمان ڕوانی من خەڵکی کەناویە و ئەو بازیانی نووسرا بوو پۆلی ئەویان لە من نەگێڕا و زانیان کڵاویان لەسەر نراوە میرزا بردمێ دوکانی دەلاڵێک گوتی وەستا ئەم کوڕە هەم دەروێشە هەم سۆفی من پەشیمانم کردوێتەوە چونکە خزمەتی پرچ و ڕێشەکەی بۆ ناکرێت تکایە بۆی بتاشە دەلاک تەماشایەکی سەری کردم گوتی مام میرزا ئەمە کاکۆڵی هەبووە پرچی نەبووە گاڵتەی خۆتم پێ مەکە پاش سەر و ڕیش چاکردن هێنامیەوە ماڵە خۆی حوزێکی هەبووتی ئەم قاچە پیسەت بشۆ با بۆگەنت نەیە چوینە وەتاغێک کە بۆ میوان و تەریک لە وەتاغی ناوماڵ بوو پاش تاوێک بە شەرمەوە وتم تینومە وتی من نۆکەری بابت نیم تینو تا بە جەهەنەم بچۆ لە ماڵ داوای ئەو بکە وست بووم دیسان تینوێتی زۆری هێنا ناچاری کردم بچم بانگ لە ماڵەوەی بکەم کە ئاوم دەنێ خێزانی ئاوی بۆ هێنام هەموو نیازی میرزا ئەوە بوو شەرم نەکەم و خۆم بە پاژێک لە خەڵکی ماڵ بزانم شەو نوێنی دامێ و بەجێهێشتم کە بخەوم سعاتێک بە دیوارەوە بوو هەموو سەری سعاتێک بە گرمهۆڕی ڕادەپەڕێم خوایە چ بکەم هەستام بە پشتێن دەکەم کلکی سعاتم بەستەوە بە بزمارێکدا و هەستم لێ بڕێ بەیانی میرزا هاتوو دیتی وتی های شەیتان هەر دەنگوت دەبێت دەگەڵ سعاتەکە چۆنی ڕابێری زۆر زوو بوومە کوڕی ماڵ و شەرمی میوانەتیم نەما کەوتمە لێکۆڵینەوەی مام میرزا پیاوێکی زۆر سێرم دی بە دڵ و دا و هەواڵی لێ قەوماوان بوو لە کاسبیدا شەریکە دوکانی یەکێتر بوو کە خۆی هیچ کاری نایەکرد زۆر زانایەکی خاوەن معلومات بوو بە سەدان کتێبی لە هەموو بابەتێکەوە متاڵا کرده بوو هەرچی خوێند بوویەوە لەبەری بوو دژی شێخ و دەروێش و مەلای نەزان و مێشک وشک بوو هیچ مەلایەکیش لە کێشەدا دەگەڵی دەرنەدەبێت زۆریان بە کافریان دەزانی و بەبێ ئەوە بزان بابی چییە دەیانگوت میرزا بووەتە بابی خۆی نەزری خزمەت بە دامەوانی کورد کرد بوو لە کوردایەتیدا سوتا بوو شەوێک چیرۆکی ژیانی خۆی بۆ گێڕامەوە وتی ماڵمان لەبانە بوو منداڵێک بووم بابم مرد و قەرز و قۆڵەیەکی زۆری لەسەر بوو بەڕووتی و پێخواسی هاتمە شاری سولەیمانی و حەماڵی بازارم کرد پاش چەند ساڵی هەوای چوونە بەغدام کرد لەبەر کاروانچیان پاڕامەوە دەگەڵ خۆیانم بەر خزمەتی وڵاخ و باران دەکەم وتیان تۆ پێخاوسی و دە ڕۆژە ڕێدەر نابێ ئێوارێک لە کاتی جەماعەت چوومە مزگەوتێک جووتەکەوشێکی تازەی ڕەنگ زەردم دزی تا قەراغ شاری بەغدا دەگەڵ کاروان بووم و جیابوومەوە شەو لە حەوشی بارەگای غەوز وەک سەتان ڕووتی بێجێ خەوتم وا دیار بوو غەوز دەیزانی من عاقیدەم پێی نابێ بۆیە کاربەدەستی غەوز زیاد لە هەمووان منی دەرکرد وتی تۆ لەوانەیە دزبی لە کۆڵانێک خەوتم بەیانی جوولەکەیەک خەبەری کردمەوە کە ئەگەر شتێک دەکڕم لە خۆی بکڕم سەرگردان دەخولامەوە لە شوێنێکی دەمدەجلە چوومە قاوەخانەیەک چایان بۆ هێنام نەم خواردەوە وتم پارەم نییە هەر لێم گەڕێن دانیشم نیمەڕۆ و شەو هیچم نەخوارد کابرای قاوەچی بەزەی پێم دەهات نانی دامێ وەرم نەگرت شەو هێشتیان لەسەر نیمکەتێ بنوم بەیانی دیسان نانیان دامێ نەم خوارد وتم تا کار نەکەم و نانی ڕەنجی شان پەیدا نەکەم هیچ ناخۆم دەباغچی بوێدا ڕادەبردن قاوەچی گوتی ئەم کوڕەش بەرن چرمتان بۆ بشوە ڕەگەڵیان کەوتم زۆر زوو دەریان کردم گوتیان کار نازانی هاتمەوە قاوەخانە ئەو شەوەشم بە برسیاتی ڕابوار بەیانی ئەو ڕۆژە یەکێک هاتە قاوەخانەکە و بە قاوەچی گوت لاوێکمان دەوێت لە بەدەستی ئاشپەز کار بکە و ئەمین بێ قاوەچی منی نیشاندا وتی خزمی خۆمە من زامن بیبن هاتمە دانیشکدەی ئەلومی عەرەبی و درامە دەست ئاشپەز هەر ئاشپەز چاوی پێکەوتم وا زەرد و لاواز و بێتین پاڵێکی پێوە نام و بەرەو دەرگای ڕەتاندم وەختا بوو ملم بشکێ پێیوتم بڕۆ دەرەوە تۆ بەکار نایی گریام و وتم برسیمە بۆیە بێهێزم بەزەیت پێم داهاتەوە نان و چێشتێکی دامی و ملم لە پێواز پاکردننا وەک ئاگری بە قودرەتێک کارم دەکرد دامەزرام وردە وردە خۆم خۆشەویست کرد زۆربەی کاری ئاشپەزخانەکەم گرتە بوواستۆی خۆم گەیمە پلەیە کە کڕینی کەرەستەی بازاریان بە من دەستپارد و دەستیان پێ لە کاری ناو ئاشپەزخانە بەردام و حەسامەوە خوێندەوارەکان کە زانیان نە خوێندەوارم دەرسیان پێدەگوتم کەم کەم وام لێهات کە ببمە یەک لە خوێندکاران و بەڕەسمی ناوم بنووسن توانیم لە ئەزموندا سەرکەوم و پلە پلە بەرەوژوور چووم تا دانیشکدەکەم تەواو کرد لە دەورانی خوێندنمدا کە عەرەبیم باش دەزانی و لە سارد و سەودای ناو بازار شارەزا بووم
بازرگانی کوردی سولەیمانی زۆریان خۆیان کرد بۆ ئاشنام و ماڵم بۆ دەکڕین. دەگەڵ ئەوەشا خۆمشتم پێدا دەناردنەوە بۆیان دەفرۆشتم. تەواو بووبوومە خاوەن پارە. تەنیا شتێک کە بەلامەوە گران بوو تکای میوانانی سولەیمانی بوو کە دەبوو بیان بم زیارەتی شێخ و مشایخی بەغدایان نیشاندم کە زۆر وەختی دەگرتم. فێڵێکم دۆزیەوە 8 حاجی و ماجیم و دوو خۆ دەدا. هەر لە دەوری دانشکەدە تووشی هەر کاولێک دەبووین دەمگو ئەلفاتیحە دوعا بکەن. لە جوابی پرسیێراندا دەمگو ئێرە ئاشپەسخانەی هارونە ڕەشیدە، ئەوە ئاودەستی ئەلقادیر و بیلایە، فڵانە جێ خەوی نەعوزەن بیلا بووە و هەروەها هێندەم ئاودەستی خولەفای عەباسی پیشاندەدان تا ماندوو دەبوون و دەمیان لە دوعاکردن وەڕز دەبوو. دەیانگوت میرزا بە ئەو جار بەس بێ بۆ جارێکی تر. لە پاش تەوابوونی دانشکەدا جووتێک کەوشی زەردی زۆر باش و عەبایەکم کڕی و چوومەوە سولەیمانی. دەوڵەمەند دۆستی زۆرە، لەبەر داوەتکردن سەری خۆم پێ نایەخورا. هەر جەمەی لە ماڵێک بووم. ڕۆژێک لە میوانی حاجیەکە بووم کە کەوشم لێ دزی بوو. حاجی هەر داغی کەوشەکەی لە دڵدا مابوو. بە ئانقەست باسی کەوش دزانم کرد. گوتی میرزای گیان ساڵێک نازانم چ سەگ بابێک جووتێک کەوشی لە مزگەوت لێ دزیم، ئێستاش لە بیرم ناچێ. کەوش و ئابام لە پێشدانا. وتم من دزەکە بووم. ئەم ئەبایەش سووتی کەوشەکەت. چوومەوە بانە قەرزەکانی باوکمدایەوە و لە سولەیمانی ملم لە بازرگانینە. هەر لە زمانی عوسمانیەوە تا بڕانەوەی شۆڕشەکانی شێخ مەحموو لە هەر کوێ داوای ئازادی کوردستان کراوە بەشداریم کردووە. تەنانەت هاتمە سەقز بۆ یارمەتی حەمە ڕەشید خان و کە دیتم بەرهەڵداییە بەجێمهێشت. ئەوە ئێستاش کە پیر بووم و داراییم زۆری لە کزی داوە دڵم بەوە خۆشە کە بتوانم یارمەتی داماوان بدەم. هەژاری موکریانی بەردەوام ئەبێت لەسەر گێڕانەوەی سەرگوزشتەی ژیانی خۆی لەو کاتەی کە لە ئێرانەوە بەرەو عێراق بەڕێکەوت و لەوێ داگەیشتە شاری سلێمانی ڕێ دەکەوێتە ماڵی میرزایەک. ئەم میرزایە کە چەندین دەردەسەری و ئاخ و ئازاری چەشتووە بەڵام دوجار بووەتە میرزا و خەڵکی دەستە ڕوودەکەنە ماڵەکەی. بەسەرهاتی خۆی لەگەڵ ئەو میرزایە دەگێڕێتەوە. دەڵێ ئێرانی کە بە قاچاق دەهاتن بچنە حەج میرزا دەرکۆدیوانی بۆ دەکردن و پاسپۆرتی بۆ سازەکردن. لە بیرمە ڕۆژێک دەگەڵ میرزا لە دوکانێک بووین. کابرایەک هات لە تەپڵی سەریەوە کەسێک بوو تا سەر کەوشەکەی. سەید بوو ئەمما سەید. بە زاراوەی مەریوانی وتی سڵام میرزا و ڕەحمان کامەیە؟ ئەویش وتی ها کاکە چت دەوێ؟ کابرا جلک سەوزەکە وتی دەچمە حەج. وتیان بێمە لای تۆ. میرزا وتی باشە کاکە دوو عەکسی خۆت بێنە بەڵکو کارێکت بۆ بکەم. کابرا پێیوت میرزا نابێ محتەلمکەی من ئەم شەو دەبێ بسمە بەغدا. سەید وتی سەید لاچە خۆت لادە ماڵ وێران ئێستا کەرێک بتبینێ قەپاڵت لێدا وا دەزانێ بارە وێنجەی کوڕە ئەگەر بە 20 ڕۆژ بۆ جێبەجێکەم دەبێ شکری خوا بکەی. ئەرمەنیەکی ئارەق فرۆش جارێک بە شەرمەوە و لە بن لێوانەوە گوتی ما میرزا تۆ دەڵێن پیاوێکی لە پرسیار تۆڕە نابی، ئێوە دەڵێن دینی ئیسلام حەقە و دینی گاوران بەتاڵە کەچی ئێمەی گاورەکان نەشەر دەکەین نەژن هەڵەگرین نەدزی و چەتەی دەکەین. ئەو کارانە هەمووی لە مسلمانان ڕوەدا چۆن وابێ؟ میرزا چاوەکانی کەس کردووتی کەس پەڕ هەر نانەکە دەستکەوت لەتێکی بکە بە خێری مەسیح کە بە سەڵتی مرد. ئەگەر مەسیح ژنی هێنابا و 3-4 جاشەکەری بەجێهێشت با ئێستا 1000 خۆزگەتان بە مسلمانان دەخواست. هەتیو کێیە کاری خراپ دەکا؟ دەبڕوانە هەمویان ئەولاد ڕەسوڵەکانن و سەیدی بەرزنجەن کام کرمانج خراپە دەکا. جارێک مەلا شێخ نووری ناوێکی زگزلی بەگیرهێنا بوو پرسیاری لێ کرد مامۆستا شێخ نووری چۆنە؟ خوای تەبارەک و تەعالا دەربارەی ژن عەدالەتی بەخەرز نەداوە جگە لەوەی کە لە شایەتی و میراتدا دوو ژن بە پیاوێکە دەڵێن پیاوی بەهشتی 7 حۆریە دەنێ و ژنەکەی سەر دنیاش دەدەنەوە. واتە ئەگەر ژنێکی زۆر خوداپەرستی وەک ڕابعەی عەدەوی کە بە ئەولیا حیسابە لە پاش مردن بچێتە بەهشت 7 هەوێی زۆر جوانی هەیە کە لەسەر دنیا دەگەڵ هەوەیەک نەدەحەواوە. مەلاگوتی ژن لە بەهشت زۆر کەیفیان سازە ئەم پەنیرە لە زیزەی بەهشت دەخۆن خەمی چیانە؟ ئەویش وتی واتە مامۆستای بەڕێز کچی من کەشووە کە هەر بۆ پەنیرە خۆ لە ماڵش پەنیری هەیە. لەماوە باسی بەهشت و جەهەنەم دامەزرا. شێخ نووری وتی بەو قورئانی لەسەر ڕانی ڕاستم داناوە شتێکم دیوە ڕەنگە ئەگەر بیژێڕمەوە بڕوان پێ نەکەن. ئەوانش وتیان بەڵێ بیفەرموو کێ بڕوانەکە؟ شێخ نووری دیسان 3-4 سوێندی خستی خواردووتی لە گوندی سیتەک شەوێک چوو بوومە سەر ئاو دیتم زنجیرێکی ئاگرین هەر وشەی دەهات لە ئاسمانەوە داهێڵرا خرایە ملی مارێکی زەلامی بەقەد ئەژدیها مارە دەیزیڕان
هەڵیان کێشا و بەرەو ژووریان برد تا لەبەر چاو من بوو سەیرم دەکرد دیارە بردیانە ویزەی جەهەنەمیەکان مام میرزا گوتی باوەڕت پێ یەکەم تۆ درۆ ناکەی بەڵام پێم بڵێ جەهەنەم لەکوێ و بەهەشت لەکوێیە ئەویش وتی میرزا تۆ خۆت دەیزانی کە بەهەشت لە ژووری ئاسمانان و جەهەنەم لەژێر حەوت تەبەقەی زەویدایە میرزاوتی دەسا مامۆستاگیان بەو قورئانەی تۆ سوێنت پێ خوارد ئەو ماریان بردوتە بەهەشت بۆ گیانی بەهەشتەکان ئەگەر بۆ جەهەندەم با دەبوایە ئەرزی بۆ هەڵکۆڵن و کونی کەن و مارەکەی تێخەن بەخوا مام میرزا قسەکە جێگەی فکر لێکردنەوەیە سەید عەلی بیسمیلا ناوێک هەبوو بەرزنجەی تاخوا حەسکان ناشرین و خوێنتا و زمان پیس و شەرفرۆش بوو ڕۆژێک میرزا لێی پرسی دوو ئیشکالم هەیە بۆم حەلکە دەڵێن ئەگەر مزگەوت ڕووخاوە میحرابی ماوە دەڵێن پێغەمبەر زۆر جوان بووە تۆ کوێت وەک ئەو با پیرت دەچێ دووهەم دەڵێن مسلمان 400 ملیۆنن ئایا بە تۆ حیساب کراوە یان بە تۆڕە 400 ملیۆن و دانەیەکن دیارە جوابی سەید عەلی 1000 جنێوی سربەکۆڵکە بوو میرزا لە تاریخ سیاست ئەدەبیاتی کوردی و فارسی و عەرەبیدا بەحرێک بوو بێبن هەر خۆش بوو ئەو قسە بکا و گوێی لێ بگری بەڕاستی ئەو کابرایە مامۆستایەکی زۆر گەورە بوو بۆ من و زۆر شتی لێ فێر بووم میرزا لە نەورۆزدا بردمیە بەغدا ڕۆژێ وتی ئەترسم لە ماڵە من بتگرن دەسەڵاتم نییە ڕزگارت کەم و ئابڕۆم دەچێ با بتکەمە پەنابەری شێخ لەتیف و واش ناکەم بزانێت تۆ لە لامی تا نەزانم قبوڵت دەکا شەوێک ڕۆیشت و زوو هاتەوە پاش تاوێک شێخ لەتیف بە تەنیا بە تڕۆمبیلێکەوە هات و بردمیێ ماڵە خۆی با ئەوەش بڵێم وەک دەڵێن ناوی گەورە و شاری وێران منێک وا نەزان و دنیا نەریت و ناوەکەم وەک شاعری شۆڕشی کورد و پێش خۆم کەوتبوو دەوروبەر دەیان ناسیم شەوێک میرزا پرسی تۆ جەحێڵی شێخ نەجمەدینێک هەیە دەڵێ هەژار ئاواڵ فەقێم بووە کە ئەو زۆر پیرە تۆ دەیناسی منیش وتم نابەخوا وتی باشە گاڵتێک دەکەین سبەی شەو شێخ و چەند برادرێکی بان کرده بوو کە دەیان پرسی ئەمە کێیە دەیگوت سۆفیەکی جاهیلە و من ڕێش و پرچم پێتاشیوە لەناو قساندا لە شێخ نەجمەدینی پرسی هەژاری ئاواڵت لەکوێیە ئەویش وتی دەڵێن لە بیارەیە بریا بەهاتایەتە ئێرە ئای چەند بۆی بەتاسەوەم دەستی کرد بە حکایەت گەرانەوەی هەواڵەتی گەرمی خۆی و من کە چەند ساڵ پێکەوەمان خوێندووە میرزاوتی سوێن بخۆ کە درۆ ناکەی شێخ قوت بوو تەماشایەکی منی کرد گوتی ناکە ئەوە هەوبێ بەخوا نەمدیوە بەڵام خۆشم دەوێ شێخ لەتیفیش هەر بە ناوەکەم خۆشی دەویستم لە ماڵی ئەو دامەزرام لەوێشەوە چەند کەسێکی وەک ڕەفیق چالاک مەحموود ئەحمەدی معلم و زۆر کەسی دین بوونە ئاشنا چاوم بە برایم ئەحمەد کەوت کە ئەویش ئەندامی کۆمەڵە بوو شێخ لەتیف لێی پرسییم برایمت چۆن دیت وتم پیاوێکی زرنگ و زانایە و زۆریش کووردە بەو شەرتەی خۆی بکەنە سەرۆکی کوردستان کاتێ مەلا مستەفا لە سابڵاغ بوو هەمزە عەبدوڵڵا ناوێکی ڕاستپارد بوو کە حیزبێ بۆ کورد لە عێراق دامەزرێنێ و کاغەزی دابوویە شەوێک گوتیان مامۆستا دێت هەمزە عەبدوڵڵا پەیدا بوو پیاوێکی زۆر لوت بەرزی قۆڕە دەماغم هاتە بەرچاو گێڕایەوە کە لە سابڵاغ وەک پێویستە قەدری نەگیرا و قسەی وای کرد کە هەر شەلاتیەک پێی شەرمە بێڵێ دەربارەی دەوڵەتانی ئەمریکا و ڕۆژاوە فەرمووی هیچ جێگەی نیگەرانی نین کارگەران لە جیاتی بارود خۆڵ دەکەنە ناو بۆمبەکانەوە و سەرکەوتن هەر بۆ دەوڵەتی سۆفیاتی خۆمانە دیارە قسەی مامۆستا زۆر بە ئیحتوبارە و کەس ناکرێ بڵێوانیە هەرچی دەمدی و دوو پیت و لەتێکی خوێندبوو کۆمونیستی دوو ئاتەشە بوو سەروبنی قسەیان سەڵاوەت لە دیداری ستالین بوو من کە هیچم دەباراندا نەبوو هەرگیز لە کۆمونیستیش تێنەگەیی بووم جارێک ویستم گلە بکەم کە ڕووس ئێمەیان بەجێهێشت و شەرتیان نەبردە سەر زۆر بە توندی بە گژمدا هاتنەوە بە 1001 دلیل حاڵیان کردم کە ڕووسیا لە مەسلحەتی کوردە و کاری کرد ئەمریکا دەیویست یاریدەی ئێران بکا و کوردستانیان وێران دەکرد ڕووس بە ئەمانەت خۆی کێشاوەتەوە ڕۆژێکی نەدوور دێتەوە و ئازادمان دەکا لینین وای فەرمووە ستالین وا دەڵێ و ژدانۆف عەقیدەی وایە هەرگێژیان کردم با بە ئەوانە زۆر دەزانن ئیتر ئەو جەرمنیش عوزرم بۆ ڕووسیا دێنا و دەمەویست ئەو خۆ لە کوردستان بێخاوەنکردنەی بە 100 باردا پینە بکەم تا نەڵێن ڕجعی و نەزانە لەبیرما یەک لە دەلیلە باشەکان ئەوە بوو مەسەلەی کوردی ئێران و هەرای یۆنانی هەبوو چینی 600 ملیۆنیش هەبوو ڕووسیا بۆ ئەوە چین کاتە هاوڵی خۆی و تااقەتی ئەو هەمووە جەبهەی نەبوو چونکە لە شەڕی ئالمان زۆر زیانبار و لاواز بوو دەستی لە قازی و مارکۆز هەڵگرت و چینی بردەوە دوو دەسڕێ سوتا و قەیسەریەکی وەگیرکەوت پیا و قەیسەری هەبێت دەستڕەش پەیدا دەکاتەوە ڕووس و چین ئەمریکا دەخنکێن و ئێمەت لە چنگ ئێران و تورک دەردەین کێبی ئەو قسە خۆشەیەوە بەردڵ نەکەوێ بەڵام کەی ستالین دەزانێ
ها ڕاست دەکەن. منیش لە شعرێکمدا لە تەورێز گوتبووم ستالین دەزانێت چییە حاڵمان. کاکیە منیش گوتوبووی ستالین گوتوویە یەمان پرسیسکی کوردیسکی خەرەشۆی، ئەمما ئێمە مانای قسەی خۆمان نەدەزانی. ئەوانە زانان و دەزانن دەڵێن چی. خۆلاسە منی ئاوارەی ماڵوێران و کڵۆڵی پاشەکشەی ڕووسان لە ئێران خواخوان بوو بە ڕێژئیم نەزان و بە کۆمۆنیستم لە قەڵەمدەن و لەگەڵ هەڵم ناوێرن. بۆ شوێنەوەنی ناردرامە گوندێک بە ناوی بیبیجەک ماڵی مەحموود بەگ ناوێت کە پیاوی شەغڵەتی بوو زۆری نەبرد. عەبدولقادر ئەحمەد و باقی بامەڕنی هاتناوی و یەکترمان ناسیەوە. باقی ناوی مامغەفور و عەبدولقادر کاخدر بوو تا نەناسرێن. مەلا مستەفا لە شنۆوە نردبوونی عراق نامەیان بۆ چەند کەسێک هێنا بوو کە دەگەڕانەوە. وتم منیش دێمە لای مەلا مستەفا. وتیان تا پرسی پێنەکەی ناتوانین بدبین. نامم بۆ بارزانی نووسی، نامم بۆ ماڵی خۆمان نووسی کە ساغم و حەق و حسابی قەرز و قۆڵم بۆ ڕوونکردنەوە. مامغەفور هاتەوە خەبەریدا کە کاخدر لە دەوری شنۆ لە بەفراگیری کردووە و لە برسان کەوتووە و خۆی داوەتە دەست دەوڵەت و بەرەو تارانیان بردووە. مەلا مستەفاش ڕووی کردوێتە وڵاتی ڕووس و لەو ناوە نەماوە. ئەویش لە ناچاری هاتوۆتە عراق. جوابی ماڵەوەشی بۆ هێنا بوومەوە. کاکە ڕەحمان گوتبووی دەمانچەکەی ئەویان لێ ساندم. قاسماغا کە نووسی بووم 350 تمەنی لایە تۆڕە بوو. حەدی چییە قەرزی لای من بێ؟ مەلا ئەوڵا گوتبووی 3000 تمەنم لا نییە، سوێن دەخۆم. دیار بوو پیا و هەرچی بێت تا لە بەرچاوانە لەبەر دڵانە. تەنیا برایە کە لە بیری نەچوو بووم کاکیە من بوو. لە جەنگەی سەرباز و عەشایر ڕژانە نازە ڕۆژ مەراخەستی وەرگرت کە سەیرانێک لە عراق بکە. هاتەوە گوتی برا هەر خوا دایمەوە. لە بەسراوە دەبەلەمێکدا دەگەڵ 16 کەس دەچوونە دیتنی ئابادان. لە تەنیشت قەسابێکی بەسرایی دانیشتە بووم. لێی پرسییم شوێندەری. وتم خەڵکی شام. یەخەی گرتم، ڕای پەڕاندم، ڕای تەکاندم، چەقۆی دەرهێنا زگم بدڕێ. وا حەپەسام هاواریشم بۆ نەکرا. خەڵکەکە دەستیان گرت. وتیان چیتە بەسەریەوە؟ ئەو فەقیرە چی کردووە؟ ئەویش وتی چۆن چی کردووە؟ شامیە و ئیمام حوسێنی کوشتووە. تا دەرنەکەوت کە من مەسیحیم دەستی لێ بەرنەدام. دەگەڵ وەستاکەم پۆرتۆیان جارجار باسم لە هێندێک خورافاتی مەزهبیە کرد کە شەی هەرمەنی کە پیاوێکی 30 ساڵەی ڕیش دوو فلیقانە بوو هەرگا دەهات دەیدواندم. پۆرتۆیان ڕۆژێ وتی ئەبوونا باوکمان دەگەڵ عەزیز مەدوێ با کافرت نەکە. ئەویش وتی شتیوا بۆ دەڵێ زۆر کوڕێکی باشە ئەوە بوات پێڵێ. ئەویش وتی ئەبوونا تۆ شکر و جوان و بەهێز و توانی. ئەگەر چل مریشکت لەو دەشتە بۆ بەرهەڵداکەم و بڵێم بیانگرە بۆ خۆت چەندت بۆ دەگیرێن؟ ئەویش وتی خۆم بپسێنم دەم بۆ ناگیرێ. کابراش وتی ئەدی ئەگەر بڵێن پیاوێک بە تەنیا 300 ڕێوی لە دەشت گرت کلکی هەردوانی پێکەوە گرێدا شاپڵێتەی لێ قایمکردن و گەنمی دژمنانی پێسووتاندن دەفەرمووی چی؟ پۆرتۆیان وتی دەڵێم ئەوە درۆیەکی ئاپریلە. ئەویش وتی دەسا ئەوە لە کتێبی مقەدەسدا دەربارەی سامسۆن نووسراوە. پۆرتۆیان وتی زۆر کتابی مقەدەسم خوێندوێتەوە بەڵام هەرگیز فکرم لەو درۆزلە نەکردوێتەوە. پۆرتۆیان وتی نەمگوت کافرت دەکا. ئیدی ئەویش وتی نەمگوت کافرت دەکا. پاشان کابرا هاتە جواب پیا ئەگەر ئیمان باوەڕکردن بە درۆی وا شاخدار بێ بەهەر نەبێ. دەگەڵ پیرە ئەرمەنیەکدا بووبوومە ئاشنا. کوردی زۆر باش دەزانی. ڕۆژێک لێم پرسی ئەو کوردیە چۆن فێربووی؟ وتی کوڕە من 20 ساڵ میرزای خانی کەلهۆر بووم. گوتی ڕۆژێ خان هەر بزەی سمێڵیە هات 4 مێردەکی قاچی خست بۆ سەرقاچ تەپڵە بەلا تیلاگی سەریەوە فیتوی لێدا. ڕووی تێکردم. وتی میرزا ئا خوددا ساڵێک منی بکردایەتە شای ئێران. منیش وتم لەو ساڵە شایەتێدا چت دەکرد؟ وتی وەڵڵاهی وا دەڕیامە ئەم مەملەکەتەوە 1000 ساڵ بیان لستایەتەوە پاک نەکراباوە. لە ئوتێلە بۆردا حاجیەکی مەکەی میوان بوو. هاتبوو خەڵک بەتە بکەوەکە لە حەج بیکەنە شارەزای خۆیان. ئاوی ئوتێل دەبڕا بێ ئاویان زۆر کێشە. گوتم حاجی دەگەڵ ئاوی دەستنوێش چۆنی؟ گوتی باشم. ئەسحابەی پێغەمبەر لە تێکۆڵە گوێزێکدا غوسڵیان دەکرد. مەلا شکر بردمیە دیدەنی مەلا سەعدوڵڵا ناو کە پیاوێکی زۆر بەدینە لە مزگەوتی شۆرجەی کەرکووک بە خزمەتی گەیشتین. مەلا شکر پرسی فەقیەکت لەلا بوو چی لێ هات؟ ئەویش وتی ئەو کەرەم دەرکرد. ئەمن دەمگوت هیتلەر نوێژی بە جەماعەتی لە مەدینەی پیرۆز دەکرد باوەڕی نەبوو کەچی دەیگوت پێغەمبەر دوعای لۆ ستالین کردیە. کەری وا بۆ من نەدەبوو. هاوینی گەرم یان بڵێم جەهەندەم بوو
کابرای خەوەن ئوتێل پانکەیەکی شەق و شەڕی بە تێل پێچراوی داینێ باوەشێنی خۆمانی پێ بکەین. مەلا شوکر وتی ماڵە دەوڵەمەندی بەغدایە وشترخۆرە بەبەر پەنجەرەوە دەگرن و تەڕی دەکەن، هەوای پانکە سارتر دەبێ. قەفەسەیەک وشترخۆرەمان دەلای پەنجەرە ئاخنی، تەنەکە ئاوێکمان پێدا کرد، دەرکەمان داخست، پانکەمان پێکرد، بە نسیبی دوژمنت بێ. هەڵمێک دەژوورێ گەڕان نەفەسمان تەنگ بوو، وەخت بوو بخنچین، لای دەرکەمان نەدەدیەوە بیکەینەوە، بە هەڵمەوە یەکێک دەرکەی کردەوە کە بزانێت چه باسە، ڕامان کرد، تاوێکی باش کۆخین و ئاوی چاومان سڕی، وشتر خۆرەکەمان توور هەڵدا، لاسایی دەوڵەمەنی بەغدامان پێوە نەدەهات. ڕۆژێک مەلا شوکر وتی خوێندومەتەوە کە میوە هەر تێکەڵەکەی زۆر بەکارە، پێستی پیا و سافور و ناکتر دەکا. جارێکە لە کار دەهاتمەوە لە پڕگوتم ئەمڕۆ شتێکی سەیرم دیت، زەلامێک بەرامبەر بە چڕوچاوی گامێشێک ڕیشێتاشی. ئەویش وتی جا چۆن؟ منیش وتم گامێش هێندەی تێکڵە شووتی خواردبوو نێوچاوانی ببووە ئاوێنە. مەلا تووڕە بوو، وتی قەت عاقڵ نابی. قانە ماڵی هاتبووە کەرکووک، هاتوچۆی دەکردین، بڕیارمەندا کە فێرە بلوێر لێدان بین، هەوڵ دەرز دەبێ وا بکەی لە بلوێرژەنیدا نەفەس بخۆیەوە و نەیبڕی. قامیشمان لە ئیستیکانی پڕ ئاو دەنا و فومان بەو سەریدا ئاکرد. نەفەس خواردنەوە کارێکی گران بوو، ئەگەر ئەحیانە جارێک فومان بۆ دەخورایەوە ئەوەندە پێدەکەنین تا لە بیرمان دەچووەوە، سەر نەدەکەوتین. پرسیمان قانع ماڵت چۆن دەستکەوت؟ وتی بەخوا باوک پیاوێ خێرەومەن وتی تۆ سەیدی و کوڕ شێخ دەڵاشی، چاوەیەک خانووی داوە پێم. ئێمەش وتمان قانعی گیان کابرا هەرکە بزانێت تۆ وەک بابت مبارەکنی دەرت دەکا. وتی ناباوە پیاوێ فرا خاسە. ڕەمەزان بوو، ڕۆژێ قانع بە قاقا هاتە ژوور، وتی باوک دەریان کردم، کاورا دیتمی نان دەخۆم. پاشان وتی هەی فاسق ماڵەکەم چۆڵکە، تێناگەم، من وە پارەی خۆم نان بخۆم خراپیم لەگەڵ کێ کردووە. حولی دابوو کارێکی دەستکەوێ، نەبوو. گوتمان ئەڕابە دەستی بژێڕە، وردەواڵە بفرۆشە، سندوقە سابوونێکمان بۆ کڕی. مەلا شوکر وتی 4 بۆڵ برنگیشی دەوێ. قانع پرسی باوە بۆڵ برنگ چەس؟ وتمان کارت نییە بۆت پەیداکەین. ئیتر وەک تالی لێ دەروێشان لەسەر یەک دەیگوت بۆڵ برینگ بۆڵ برینگ. لە سەقەت فرۆشی دەوری خانەقا دوانمان کڕی، چوینە بەری قۆریە بۆ سانەوە. لە چاپخانەیەک دانیشتین، دوکاندارێکی ئەرمەنی کە ئامڕازی ترۆمبیلی دەفرۆشت لە پشتەوە قانعی ناسی بوو. هات پێیوت مەلا قانع ماندوو نەبی. ئەویش وتی باوک بۆڵ برینگت هەس؟ ئەویش وتی بووی ئارێ وەڵڵا هەسمە و ناتدەمێ، تۆ هیچ نەبێت جوابی سەلام و ماندوو نەبوونم بدەوە. بۆڵ برنگیدا عرابە ساز بوو. مەجید کاکەش کە ئەمدە فرۆش بوو کەلوپەلی بە قرزدایە کە پاش توانەوە بیداتەوە. دوو دەستە پزدانی بۆ هێنا کە بیفرۆشێ، بۆ تەجربە یەکێکی فو کرد، درێژ و ئەستور وەک هەرامەی کەرێ. قانێوتی ئای باوک ئەمە نافرۆشم، ئەمە بۆ دایک کوتەک خاسە. دایک کوتەک خێزانی بوو. تۆ ڕەنگە قانیعەت نەدیبێ، شتی هێندە ناحەز و ناقۆڵا نەبووە. درێژ، لاواز، چاوچکۆڵە و پروش، لوت شۆڕ، لاڕۆمەت بەکەند و کۆڵ، جلبەپینە و کەڵاشچەک و بەدنمود، لەگاڵتە و گەبدا بتکۆڵاندایە ئۆغژنی نەدەهات. عاقیدەی شێخ سەمیعم بۆ باسی چڕ و چاوی قانێ و گەڕیدەی و بێنانی وەرگێڕابووە سەرگەپ و گاڵتە. ڕۆژێ دەجار بۆم بخوێندایەتەوە لە پێکەنین ڕەش و شین هەڵدەگەڕا. دوایە گوتی باوک بیدڕێنە، بەخوا ئەمەشم ئەبیتە بەزمێکی مناڵان، بەداخەوە دڕاندم و لە بیرم نەما. دانەدانەیەکم لە نزیکەی 500 بیت دێتەوە بیر. باسی بەهشتی شێخ سەمیعم کرد بووە باسی چڕ و چاوی قانع. نووسی بووم باسی ڕوخساری نایەتە گفتار، هەمووی قوڵکەیە و شێوە و چەقڵجار، دوو کوێرەکانی ناونراون چاو، دایکم دەتکێنن زەرداوی گەناو، مووی کونەلوتی و دوو کونای وەک غار، جەنات تەجری تحتها الأنهار. لە باسی نەسەبیدا بەدمەلاسکەی شێخ سەمیع نووسی بووم ئەم شێخ قانیعی هێندە جوان و قۆز، سەر و سمێڵ بۆز نەجیم و پیرۆز، لە کۆڵۆس شەریف بە وەلەد بووە، بۆ لای کەرکووکی هیجرەت فەرمووە. باوکی شێخێک بوو لە تەکیەی دەڵاش، 70 ساڵ ژیا بێکەوە و کەڵاش. دایکی شێخزادە نازانم کچکێ، دایم دووش داما و لە پشتی دەرکێ. عەبا و ئەژدادی لەم سەر تاوسەر، گەدازادە بوون سوالکەر فەل سوالکەر. قانع تورکی کەرکووکی نەنەزانی،
بەڵام بەلایەوە سیر بوو. هەجوویەکی شێخ جەمیلی کردبوو. سەرەتاکەی ئەمە بوو: شێخ جەمیلن تەکیەسی هەر عینی ئاودەست خانە دەر، هەر کەرێ هیچ عەقڵی یۆخ دەر، یاری ئەو شەیتانە دەر. پتر لە ساڵێک لە کەرکووک ڕام بوارد. سەرەتای هاوینی ساڵی 1953 بوو. باسی فستیواڵی جوانان لە بوخاریست دەرکەوت. شێخ مارف گوتی: وا دەکەم دەگەڵ لاوانی حزبی شیوعی بچیە بوخاریست، ئیتر بەر ئەمریشیان نەبی و بە ئازادی بیر و بڕوای خۆت بە خەڵکی دنیا ڕابگەیەنی. ئاخ چەند خۆش بوو ئەم سەفەرم بکردایە. دوو عەکسی کاڵی نائاشکرای لێوەرگرتم. ڕۆژێک پاسپۆرتێکی بۆ هێنام کە بە 10 دینار بەرتیل دروست کرابوو. گورجیە کەلوپەلم هەراج کرد. حیسابی خۆم لە وەستا وەرگرت. گوتم دەچمەوە بەغدایە. 3 چەمەدانی تەنەکەی پڕ لە کتێبم هێنا و نامم لە شێخ مارف وەرگرت و چوومە سەر قەتار. لە قەتاردا کە بەرەو بەغدا دەهاتم، لەسەر کورسی 2 نەفەری پۆلیسێکی ڕوتەکەی سیسی پوخەکەم لە تنیشت بوو. چیان دەگێڕا. وتم 2 چامان بۆ بێنە. پۆلیس زۆر سوپاسی کردم. پاش تاوێک هەستا ڕۆیی زۆری نەبرد. ئەفسەرێکی پۆلیس بە 2 پۆلیسەوە هاتن. وتیان: ئەفەندی ئەوانە چەمەدانی تۆن؟ وتم: بەڵێ هی منە. وتیان: ماڵی قاچاغ توتن و متنیان تێدا نییە؟ وتم: خۆتان تەماشاکەن و ئەوەش کلیل. چەمەدان جگەر لە کتێب چی تێدا نەبوو. کابرای ئەفسەر لە بەرخۆیەوە وتی: ئای تەرس، ئاخ بێناموس، ئەفەندی بمان بەخشە. ئەو پۆلیسێ لە تەنیشتت بوو هات وتی ئەو کابرایە لە من ترسا، بۆیە چای بۆ کڕیم. دیارە قاچاغی پێیە. نەسحەت بێ لە منەوە. ڕوحم بە بەراز بکە، بە پۆلیس مەکە. هەموو حرامزادن. منیش یەکێکم لەوان. منیش پێم وت: دوور لە تۆ، بێزەحمەت چەمەدانەکانم وەک خۆ لێ بکەنەوە و لەو سرە دایانێنەوە. شاوی باسە لەو ڕۆژانەوە کە ڕۆژانم 120 فلس بوو لە نانی خۆم دەژێڕاوە و کتێب و گواری کوردی و عەرەبی بەدڵی خۆم دەکڕی و زۆرم شایی پێیان بوو. شێخ مارف گوتی: کتێبان لای مندانی، ئەگەر نەشاتیەوە بۆ دەدەم بە کتێبخانەی گشتی، با نەفەوتێن. بە قسەم نەکرد. لە بەغدا بە ماڵە مام حوسێنم سپارد. نامەی شێخ مارفم گەیان. گوتیان 30 دینار بدە و فڵان ڕۆژ حازر بە. 11 کەس و من بە سواری ئۆتۆبۆس نێرن بە ڕێگەی چۆلی شامدا کەوتینە ڕێ. گوێگرانی عەزیز و خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی بەشی 30 خوێندنەوەی کتێبی چێشتی مجەوری هەژاری مکریانی تا بەشێکی